چەند ڕۆژێک لەمەوبەر ئەتلانتیک هاتە بەرچاو مابزانام لەو نزیکانەیە چکۆم بڕوا کە خەتی پاراستن ئەو شتانیان لێ نادن کە دەرم خەڵکی لەگە پاراستن ئەو شتانەی لێ نادن بەهەندەمار نەگرت راپۆرتێکی زۆر تێروتەسە لەتەوان ئەو دە ئەتلانتیکا ئەو بە پارە دەگیرێ هەندە ڕۆژنامە نووس هەندە گۆڤار پارەیان دەدەنێ بێگومان چێ دەیداتە قابلێت تورکیا دابیچێ ناوەڵا هەر مەسرور و برایەکانی مەسروریە بەرحاڵ و ئێستا ماڵی مەسعود بارزانی بڕوایان وایەکە ئەو راپۆرتەی OCCRP کە لەسەر فەزاعەت بەس کوڕەکانی مەسعودن نە کوڕەکانی تاڵەبانی نەنێچیرە گومانیا لە نێچیر و شێری کوڕی شێری ژنی لە قوباتەیە ڕنگ بژبێ ڕاستی شتێدابی بەڵام ئەوان بەشەکن نەک تەواو کار من دەتوانم ئەوە بڵێ بۆیە کێشەکان زۆر گەورەیە بەس خەبەرەکەم وەگەر بۆیە من هاتم بەڕاستی ئەوەش بکەم زائیدەم بشزانن یعنی لۆ باسی نێچیر ناکرد لۆ باسی مەسرور و ئەوانە لەو راپۆرتەی کرایە پرسیارەکی گەورەیە 2 ساڵ لەمەوبەر ئەو خانووە گەورەی نێچیری کە دە بەقەدەر کۆشی سوپیە کە بە یەک کاتژمێر ئەوە دە ئەتلانتیکۆ دەرێ بە یەک کاتژمێر سیارە لە ناویدا بسوڕێەوە ناتوانین تەواو نابیت کارە ساعتە 1 سەعات بە سیارە لە ناوخانەیەکدا بسوڕێەوە بە ناوی پارتیا دەرێن نێچیر هەوڵیدا بوو لە ترسا نەو ماوانە بیکات بە ناوی ماوەیەک لەمەوبەر بیکاتە سەرۆکایەتی هەرێم هەر بەخۆی بە شەکل لە کۆبنەوەی سەرۆکایەتی هەرێمی قۆناغی مەسعودیش لە وێندەریان مەسعود بیەوێ خەڵکێک ببینی دەستە وێندەر بەهەرحاڵ بەخۆش ئێستا بەناو کردێ سەرۆکی هەرێم بەس هەلو خۆیتی وەچی ئێرە نییە سە کۆش سەرۆک وەزیران هەیە هەر یەکتە سەرۆک وەزیران دەستە وێندەر بەس ئەوە مەسعود کۆشکەشی لێوێ برد نێچیریش بەناو کۆش سەرۆکایەتی هەرێم هەر کەسش کە بتە سەرۆکی هەرێم دەبی یەکەشکە دروستکە بەهەرحاڵ بێنە سەرێم بەڕێزان ململانەی ئەو دووە گەلەگەلەگەلێک سەختە بەڵام ئەوی ڕایگرتیا یعنی بەڕاستی مەسعودە ڕاستە مەسعود سەتا نوهەت پژیژی کوڕەکانی دەکە بە سەتادە لەگە نێچیری هێشتیتەوە هەتا لەو ڕۆژانەش ئەوەی ڕوودا و چارەسەری کرد بۆ زانیان ڕوودا و دێتەوە سەفی وەتەنی بەڵام لە بۆی نیوەکوم ئۆپۆزیسیۆنێک بەردەوام بیت دەبی وەکو ئەو سیاسەتی پارتی بەڕێوە بەهەرحاڵ بینەوە سەر ئەوەی لەو ماوانە 2 ساڵ لەمەوبەر زیاترە کەمترە بە شەڕ هاتینە وەزع زۆر خراپە مەسرور هەوڵی زۆری دایە مەسرور زۆر توندە بەس یعنی بابی ڕێگرە هەرچەندە زۆر شوەجێ بابی ناکە بۆ زانیاریدا سەیری مەکەن دەستی مازەکە ئەوانە ئەمە دەزانیوە یەکاک مەسرور کو شەقت لە ئەوەی دابوو ئاو میوە و ئەوە بوو کە پێیان گوت بووی ئەمریشەکان لێت نامرتاح بەهەرحاڵ هەوڵی دابوو کۆشکەکەی نێچیری بگرین نێچیر گوتبی شەڕیمان و نەمان دەکەم لەسەر ئەو کۆشکەکەی نیشم بڕژێ ناقی نییە بە عەرەقەی ئینسانی پەیدای کردیە ئەخیری گوتبی کاکە ئەمە ئەو کۆشکەتان دەدەینێ بالمقابل هەموو سەری ڕەشمان بدەنێ کۆشکەکە بالمقابلی هەموو سەری ڕەش سەر ڕەش ماڵی مەسعودی داگیریان کردە برایەکانیان دەرکرد علمتان نێچیر لەوێ خانوویشی زۆر گەورەی هەیە کەوەی سەر ژنی نابوو گوتیان بمان دێ مادەمە تو هەر هیچ لە وێندەرنی بدەمە ئەش گوتی ناتان دەمێت زەتان قلەشیوە دروست کرد منش گوتیانەوە بە خۆمان پارەمان نییە قلەشکە دروستکەین بەهەرحاڵ ئەزە نوکتەیەکی خۆشیەیە وەخت خۆی نێچیر زۆر جارە چۆ ماڵی مەسعود بارزانی دا ژنی مەسعودی و کچەکانی و ماڵی مەسعودی پێر پێی دەرێن زەرافە جدایان گۆ پێیان دەگۆ زەرافە هات زەرافە ڕۆشت بۆیە تەرچ کردیە تەرچ کردی ئێستا دەستە بارەگای بارزانی بەس نێچیر لەسەر شوێنش دەرێم ناتانم مام ببینم ڕێگریم لێ دەکە درۆی دەکە بڕوا بکەن دەستە بارەگای بارزانیان دەزۆداتە تەلەفۆنی کە مەسعود تەلەفۆنی هەیە بەهەرحاڵ ئەو شوێنانەی کە نێچیر گوایە نەک گوایە پارەشتی هەیە بە پێ راپۆرتی دە ئەتلانتیک دەرێ دەیان ڤیلەی تایبەتی هەیە 2 هەلیکۆپتەر وازام 2 تایارەشیە چاری هەیە هەلیکۆپتەر شارە ڕاقی هەیە گچکەشی هەیە تا ئەنە ژنەکانی نەبی لە ئاوانیە لە دوبەی و ئەوانە ماڵی بارزانی بڕوا بکەن زاریوە لە نێوان خۆیان دەرێن خڕ دەبنەوە دەرێن هاڵەت چینە دوبەی نانی لەوێ دەخۆین بە تەیارە تایبەتەکانە ژنی پاڤلیش قسەکەی مەلا بەختیاریش ئەویش ئەو شتەی هەبووە بەڕێزان جگە لەوەی دەیان شەریکان لە تورکیا لە ئەوروپا لە سەرتاسەری لە تایوان هەیە لە بەرازیل کل لە هەر شوێن بدەیت هوتێل و ئەوان هەیە
هاوکات لە نەوت و گاز و بنزین مانگانە 350 ملیۆن دلار قازانج دەکەنێتی 350 ملیۆن دلار بەدەرلەوە ئەو مڵکانی کە ئەتلانتیک گۆڤارشی ئەمریکیت باسەکە ئەربیل هێلز بۆلیڤاردۆ گوندی ئیسپانی ئیتالیای کودو نازناز و بەشەشی گەورەی ئیمپایر و کواترۆ تاوەرز و فیجەر سیتی و سکای تاوەرز و کاندل ڕسیدێنس و ئەمە جگەلەوەی نەورۆز و ئەوەی خەتی ئەنتەرنێت فارسلینگ و FTTH و OC و سکوێریتی و دەیانشت هەیە ئەوش کاکنێسی کە خۆی چەند پێ میانڕەوە چەند پێ خۆی پێ میانڕەوە بەڕێزان بەدەرلەوە نوێترین ململانەیان چ بووە لەو ڕۆژان دیتەن ئەوەی 9 ساڵاکە ئابڕۆی خۆی یەکێتی برد مەترسنای مناڵەش وەکو نێچی ئیدریسی کرد کە ئیدریس کەس نازانێ ئەو زانکۆی کوردستان و ڕۆدا و کورد دەیان ئەو شتیان هێشتا مایانی ئەگە بژمێنی ماڵێ مەسرور بارزانانی نەرچی وەفدە چڕوانی هەڵەبجەی کرد بە سەرپەرشتی ئومێد سەباح کە کولفی کولایانی دەستە ڕاستی مەسرورە ڕەوانی کرد 250 میلیارد دینار وایە لەو هەڵەبجە سەرف دەکەن خوا خێری ئیدریسی بنووسیوە کە ئەو 250 میلیارە بێ بارەگای بارزانانی وتەن حەدیقەیەک دروست دەکا و نازام چ دەکە ڕوونکردنەوەی دەوتیەوە ئیشی من نیە خۆی قسەکەی ڕاستە ئیشی وی نییە بەڵام ئامانجی ئەو راپۆرتەی مەسعود بارزانی ئەوە بوتی بەس حکوومەت مافی هەیە کە پرۆژە دەوێت دروستکە یعنی ڕەدی لە دەوی ئیدریسیان داوە کە لە بۆ دنیا تەداخل بکەی بەڕێزان هەرویستم بزانن ئەو بنەماڵەیە کوو بەناو میلەتی کردنە تا ئەندەینە سەر پاڤل و قوباد و ئەوانش بڕوا بکەن یعنی شەرمەزاریە لەو خەڵکێک بێ ڕەقام لەبۆ ئەوانە بکە یان بڵێنی چیر میانڕەوە کوڕی باشە کورە بابە وەکو ئەو نوکتە خۆشەی کۆتایی پێدێن ژنێک 4 منداڵی هەبوو پیاوەکەی سەفەری کردای 4-5 ساڵ هات بۆ 2 منداڵ زیاد بوو لێی 2 منداڵی کە هەبوو چی ئەوە چیە ژنەکە فێڵی یەکردی لەولای لە ئەولای لەولای لە ئەولای ئیتر گوتبی هەقلەک زیاد دەرچوو وتی ئەدی ئەوە کوڕ وتی زانی چەند خێشی ژن و ڕەسووک و ئێسکرد تخوا کودرت لێ قسەی پێ برێ یان برێ زیادەیە نێچیری ژوایە هەموو شتێکەکە دوو نوکتەی دێ بۆ میلەتی ڕابی کورە بابە ئەتو میلەتت وێران کرد بەخۆ بە ئامۆزا و بە پاڤل و بە قوبانی شایستەی بەردبارانن